خۆشەویستان، پێمان خۆش بوو پشتیوان بەخوا ئەمڕۆ بە کورتی بەراوردێک بکەین لە نێوان ژیانی ئەهلی بەهەشت و ژیانی ئەهلی دۆزەخدا، بۆ ئەوەی ئەو ژیانە خۆشە هەڵبژێرین کە بەهەشتە و خۆمان بپارێزین لەو ژیانە ناخۆشی و نەهامەتیە کە ئاگری دۆزەخ و ناو دۆزەخە. خوا بمان پارێزین. کاتێکە لە ڕۆژی قیامەتە ئەهلی بەهەشت دەڕۆنە بەهەشتەوە، خوا بە ئەهلی بەهەشتمان قبوڵ کە خوای گەورە بانگیان دەکاتە فەرمی ئەی ئەهلی بەهەشت، ئایا ئێوە ڕازین؟ ئایا بەو نیعمەتانەی کە بە ئێوەم بەخشیوە ئێوە پێی ڕازین؟ ئەوانش دەفەرمون خوای گیان چۆن بە نیعمەتەکانی تۆ ڕازی نابین؟ چۆن ڕازی نین لە کاتێکە ئەوەی بە ئێمەت بەخشیوە بە هیچ کەسێکت نەبەخشیوە؟ خوای گەورە ئەوەندە ڕێز و حرمەت لە ئەهلی بەهەشت ئەگرێ، ئەفەرمی ئایا ڕازین؟ گلەیتان نییە؟ گازندەتان نییە؟ ئەو نیعمەتانەی کە پێتانم بەخشیوە کەم نییە؟ ئەوە ڕێزی حرمەتی ئەهلی بەهەشتە لای خوای پەروەردگار. جا هەر کەسێ پێی خۆشە بەڕێز بێ، خوای گەورە ڕێزی لێ بگرێ، با هەوڵ بدا بۆ بەهەشتی خوای پەروەردگار. بەڵام لە بەرامبەردا ئەهلی دۆزەخ دەڵێن خوای گیان لە دۆزەخ دەرمانکە، ئەگەر گەڕاینەوە وعد بێجارتر ئێمە خراپە ناکەین. بەڵام خوای گەورە دەفەرمێ اخسەئوا فیها ولا تکەلیمون، بێدەنگ بن، یەک قسە نەکەن، یەک قسەیەک نەکەن. دوو لە ڕێی بەڕێستان وشەی ئیخسە بۆ سەگ بەکاردێ، کاتێککە بە سەگێ دەڵێ چغە بێدەنگ بە، یعنی خوای گەورە ئابە و جۆرە بانگیان دەکات، بۆ جۆرە لیان تووڕابێ، فەرمێ بێدەنگ بن، یەک قسە نەکەن. هەروەکو چۆن بە سەگێ دەوترێ چغە، یعنی مەوەڕە. بە هەمان شێوە تماشای ئەم ڕێزەکە و سەیری ئەو ڕێزە بکە کە لە ئەهلی بەهەشتە گیرێ، و سەیری ئەو ڕسوایە بکە کە ئەهلی دۆزەخی گرتوتەوە. بۆی ئینشاڵڵا با هەڵدەین بۆ بەهەشتی خوای پەروەردگار، بۆی خوای گەورە ڕێز و حورمەتمان لێ بگرێت.